بەیانیتان باش لە بەیانی 24ەوە سڵاتان لێت هیوادارم کە لە هەرکیەکن لەش ساغ و تەندروست بن و هەمیشە لێو بەخەندە بن. لە هەرێمی کوردستان هاوڵاتیان ڕوو لە خواردنەوەی قاوە دەکەن بە تایبەتیش لە زستانان خواردنەوە گەرمەکە. قاوە خواردنەوە دەبێتە کللتور و وڵا لە زمانی هیچ شش ساڵێ بۆ سەری ساڵ نەکرا هەر بەهانیانی و بەیانی ئوتڵێ و سەری ساڵی تازە تریش نەبوو. هاتنی ساڵەکان بەلای زۆرێک لە کەسە بە تەمەنەکان تەنها گۆڕینی ژمارەکان و زەردبوونی زیاتری گەڵای تەمەنیانە. دۆخی ئەسپە بێخاونەکانی پارێزگای چەویلگی باکووری کوردستان ژینگە دۆستان دەنێتە دەنگ. هاوڵاتیان و ژینگە دۆستانش دەڵێن ئەسپەکان لە کاتی بەفربارین بە شەقامەکاندا بە دوای خواردنە دەگەڕێن. بەڵێ لە کوردستان بە گشتی ئەتوانین بڵێن کە چای بۆتە خواردنەوەیە کە خواردنەوەیکی تەنانەت کولتوریشە کە زۆر برەوی پێدراوە خەڵک زۆر چاقا. بەڵام لەم ساڵانەی دوایی لە هەرێمی کوردستان هاوڵاتیان جگە لە چای ئێستا ڕوو لە خواردنەوەی قاوەشەکەن و جۆرەکانی خواردنەوە گەرمەکانیش بەکارهێنن. بەڵام ئێستا قاوە جێی خۆی کردوتەوە. ئێستا چەندین جۆر براندی قاوە لە هەرێمی کوردستان هەیە. بەشێکی هاوڵاتیان کە قسەیان بۆ کوردستان 24 کردووە دەڵێن تازە ڕویان لە خواردنەوەی قاوە کردو. بەشێکی دیکەش ئەڵێن کە قاوە خواردنەوەیکی خۆشە و بەیەکەوە بۆ چوونی ژمارەیەک لە هاوڵاتیان لەبارەی خواردنەوەی قاوە دەبینی. ڕۆژی وایەدانەیە کە ڕۆژوە دوودانە ڕۆژوە دەگاتە پێنجیش. بۆ ڕۆژانێک کاتە پێنج ماندوو بوو یان چی؟ ماندی بوو نەزیاتر بە حکومەوەی کە دەوام دەکەین و ئیشی کار زۆرە کە قاوەکە دەخۆ ئیدی مشکل مرتاح دەبی میزاجیان دێوە سەرۆخۆ. ئەکید ئەگەر لە دەوام بی لە دەوام دێخۆم بەس کە دێم و ماڵێ قاوەی دەگرمەوە ئیدی شێوازەکەشی فێر بوویمە دادەنیش لەگەڵ داکەم دوو قۆڵی دەیخۆینەوە. تەبارەت بە قاوەی بازار بڵێ چەندین قاوە هەیە لە بازارەکاندا بەڵام لە ڕووی کوالێتیەکان جیاوازە هەیە کە تەنها بۆ کێشدا بەزاندنە چەند مادەیەک چەند پێکهاتێک ناو قاوەکەدا لە مستەقبەلەن زیان بەخش دەبێت بۆ شەکرە. بەڵام بۆ بڕاندێک کە ئێمە هێنامانە تێکەڵەی بەرهەمی سروشتیە بۆ نمونە تێکە 160 گوڵی هیندبایە 140 قاوەیە. قاوە چ وەختەی پێویستە هەموو ئینسانێک ڕۆژێ 3 کوب ئەتا 4 کوب قاوەی بخوا لۆ جسمی باشە ئیسمادەی زۆرە بەس خەڵک نایخوا. ئێستا ئەمە دەستی مەسەلە لە قاوە لەو لایدانێ ڕوونی بۆ سیارەی دەکڕین باشتر ڕوونی بۆ سیارەی دەکڕین خراپترین زەیت و ڕوونی بۆ مەعیدە خۆمان دەکڕین ئەوە غەڵەتە. قاوەش دەبی وابێەوە دەبی هەمومان قاوە تێدابی. بەڕێی من حساسیتێکە بوو لە قەدیم ئەگەر باس بکەین کە دەتگۆ قاوەی عەرەبی کابراوای دەزانی مەسەڵەن مرچی ویە لە ئەسڵیش وانە مەسەڵەن خواردنەوەی گشتی قاوە بەتایبەت لە وەرزی زستان قاوە دەخورێتەوە. بۆ نمونە مەسەڵەن وەزارەتی کوشت و کاڵە ژووری بازرگانیە ئەو شوێنانە شوێنە ڕەسەنەکانی خۆمان مەسەڵەن و کەناڵە و کافتیریایە ئەو شوێنانێکە ئیتمان پێ بدەن هەم لە هینانی هەم لە ینی بە ئەمە تایبەت بە خۆمان هەبیتن چی تێدایە مەسەڵەن قاوە تاقینەوە لەسەر بکردن. ئێستا زۆر وەک زۆر میوە هەیە تاقینەوە سەکرا لە وڵاتی کە هاتە لێرە دەستکاری جیناتی کرایە ئەگەر قاوە لێرە نابی بۆ نابێتن ینی با دەستکاری بکردن لۆی پەرەی پێ بدرێتن و ببینە خاوەن براندەش خۆمان هەز بە ماندووبوون دەکەی کاتێککە قاوای دەخۆیەوە مێشکت هەز دەکەم ئیسراحات دەکە و پشوو دەدات بە مێشکت. تۆ کام جۆرە قاوە ناخۆیت؟ وەڵام زیاتر قاوەی خەلیجی دەخۆمەوە. میلەتان هەن بە قاوە مەشهور و بەناوبانگن هەیە ڕۆژانە کوپێک قاوە دەخواتەوە هەیە کوپێک زیاتر دەخواتەوە. لە نێو کوردیشدا بەرەبەرە ئیترەوە قاوە خواردنەوە دەبێتە کللتور و دەبێتە شتێکی کۆن. من تەسەوڕ دەکەم لە ساڵانی داهاتوو کللتوری قاوە خواردنەوە باو بێت. هەتاوەکو ئێستا کەم ئەوەندێک کە بزانم کە لەناو خەڵک بم حەزی لێ قاوە بەڵام نازانین چ جۆرە قاوەک بخواتەوە چکە لەبەر ئەوەی بەکو چایە خواردن بیتە کللتور قاوە خواردنەوەش
سەرەتایە ینی تۆزێک لێک دوورن تاڵی و شیرنی ئەوە تۆزەکە بەڵام الحەمدلله ینی بەهۆی هاتنی زۆر بڕان بۆ ناو کوردستانەوە خەڵکەکە دەوێ فێربیتن بەرەو هەرچوونیان هەرو سەرچوونە بەخوای ئەمن یعنی مێشکم هەندە مادیم نیمە خانە نشینم ئەگەر هەژبی دەخۆمەوە ئەوە بەخۆی چونکە قاوە نوکهەچی خۆی هەیە وەکو چاو وەکو ئەوانی تکە نییە بۆ هێورکەوەی مێشک باشە مەسەن ئەوی مێشتی مادیە هێواران دێتەوە مارێ قاوەشی بخوا باشترە ئەوها باشە دەمانەیە بەیانە باس لە قاوە بکەین و باسی خواردنەوەی قاوە کە ئێستا بۆتە کولتور ڕەنگە بە تاوەتیش زۆر وانە بێت کە هەموو خەڵک ئێستا قاوە بەڵام لە چاو ساڵانی پێشتر زۆر زیاتر ئێستا قاوە ئەخورێتەوە ئەوەی کە زۆر ئەتوانە زانیاری سەبارەت بەوە بە ئێمە بدات بێگومان کەسانێکن کە خۆیان خاوەنی کافێ بن و دەزانن کە چەندێک خەڵک ڕوەکاتە کافێکان جگەلەوەیکەوە لە ماڵانیش ئەخورێت بەڵام لە کافەکان زیاتر خەڵک بۆ خواردنەوەی قاوە هەمەچێت جەوێکە گۆڕێ و هەمیش قاوە ئەخواتە بۆیە ئەم بەیانە محەممەد شکاک خاوەنی ئەم کافێ لە هەولێر لەگەڵمانە زۆر سپاس دەکەین بەیانیت باش بەیانێکی پڕ لە شادی بۆ تۆ ئەوانەی کە کافیان هەیە بۆی کە مەزاجیان بێتەوە سەر خۆیان بەردەوام خوان کەسێکن ڕەنگە قاوەیەکی زیاتر لە کەسی تر بخۆنەوە ئەم بەیانی قاوە خواردەوە هاتی وێرە بەخوا پێڕانەگەیشت قاوە بەیانیان زۆر زەرورە بە تایبەت بۆ ئەو کەسانی کە زوو لە خەواڵ دەستن و بە تایبەت ئەوانەی کە فەرمانبەرن یان لە کۆمپانیەکانی دەکەن بەداخەوە تا ئێستا لە هەولێر نەبووتە کەلتور لە پێش هەشتی بەیانی و قاوە حازر بێتن بەڵێ هەمووی لە دوای ئەوەیە بەدەگمەن چەند کافەیەکی بچووکێ پێش هەشتی بەیانی کار دەکەن ئەی کافەکەی ئێوە بۆچی هەنگاوێکی وانانێن کە بیکەن بە کولتور پێش هەشتی بەیانی بۆ ئێمە نزیکەی 4 ساڵە پێش هەشتی بەیانی ئامادە دەبین خەریکە خۆتانێکن بە بەڵێ ئێستا لە پێش هەشتی بەیانیەوە بە خۆشحاڵیەوە خەڵکێکی زۆر بە تایبەت لەو کوڕ و کچە گەنجانی کە لە کۆمپانیایان لە ڕێکخراوەکان کار دەکەن عادەتەن دەوامی ئەوان لەو کاتەیە لە پێش هەشتە فەرمانبەرانی حکومەت لە دوای هەشتەوە دەست بەدەوام دەکەن ئەوانە دێن ڕۆژانە بە شێوەی سەفەری قاوەکانیان دەبێت ئەم بەیان ئێمە لێمان تێگای تونەمان هێش قاوەکەت بخۆیتەوە دەیخۆینەوە کاک محەممەد زۆر کەس وازانێت خواردنەوەی قاوە تەنیا قاوەی تاڵە و هەوەروە تێگەشت کەڵەن قاوەی عەربی بە مەرجەواژ نییە قاوە ئیتالی هەیە قاوەی تورکی هەیە خۆی بەگشتی هەر قاوە بەتاڵیەکەی مەشهورە کە بەتاڵی بخورێت یا قاوەی شیرینی تریشمان ئەیە وشتی تامی دیکە هیچ جۆرە قاوەیەکمان نییە شیرین بێتن چکەوانی کە شیرنن لە جنسی قاوە دەردەچن لە بنەڕەتدا قاوە هەر یەک جۆرە قاوەیە کە لە چێلگەکان دەسێندرێت و دوای دەکرێتەوە مۆرک و ناوی هیچ وڵاتێکی لەسەر نییە پاشان شێوازی ئامادەکردنەکەی ئەو ناوانەی لێ دروستکرێت بۆ نمونە شێوازی هەمان ئەو دەنکە قاوەیە قاوەی تورکی قاوەی عەرەبیشی پێ ئامادەکرێت بەڵام شێوازی لێنانەکەی ئەو ناوانەی لێناوە لەبەرەوەی شێوازی لێنان و ئامادەکردنی تورکی جۆرێکە قاوەی عەرەبی جۆرێکە قاوەی ئیتالیش جۆرێکە قاوەی ئیتالی زیاتر ئێستا لە باوترین جۆری خواردنەوەکانی هەموو جیهانە دەتوانم بڵێم شێوەیەکی ستانداردی جیهانی وەرگرتووە ئێسپرێسۆیە لە ئێسپرێسۆ ئیتر دەپەڕێتەوە بۆ مەسەلەی کاپۆچینۆ و لاتێ ئەوانە بە تێکەڵکردنی شیر و زیادکردنی کۆمەڵێک شت و ئەوە هەمووی لە بنەڕەتدا تاڵە بەڵام تاڵیەکانیشی قاوە نسبەی هەیە نسبەی تۆزێک فاتحی هەیە تاڵترینیان کامەیەکی پێڵەن ئێسپرێسۆ تاڵترینیانە بەڵام ئەوش دیسان دەمێتەوە سەر ئەو دەنگی کە دەیهاڕن بۆ ئێسپرێسۆ چەند ڕەشتر بێتن تاڵترە جا لە کێڵگەکانە کە سەیری قاواکە هەر لەو قاوەیە ناچێت کە ئەیخۆیتەوە ئەم مەندە شکڵێکی جوانی هێڵەی بۆڵە ترێیە بە دواییەکە ئەو بە کۆمەڵێک عملیات تێدەپەڕێتن ئەو عملیانە لەو شکردنەوە دوای بۆ سوورکردنەوەی لە مەرحلەی سوورکردنەوە ڕەنجی قاوەکە دەگۆڕێتن زۆر چاکە اینجا ئەمێ بزانم لە کوردستانە وەکو ئێوە کە کافێتان هەیە قەتگەڕاون بزانن لە چ کێڵگەیەکی کوردستان ئایا ئەسڵەن زەوی و زاری کوردستان ئەتوانێت تایە قاوە بەرهەم بهێنرە زەویەکەی ئەوە نە بە پیت هەیە بۆ نمونە نەک بە پیتیش هەڵگری ئەوەیە کە قاوە بەرهەم تا بەرهەم بێنێت خۆی هەوایەکی تایبەتی دەوێتن بەڵام نامەوێت لەو بارەیەوە زۆر قسە بکەم لەبەرەوەی زانیاری نیە ڕەنگە ئەمە بەڵام وەکو زانیاری بزانی ئەزانی لە کوردستان هەیە لە هەتا ئێستا لە کوردستانم نییە لە کوردستانە باشە سەبارەت بە ئەوەی کە خواردنەوەی قاوە
لە بەیانیانە لە لای خەڵکی کوردستان تا چەندە ئێستا گرنگە و هەستەکەن بۆتە جێگرەوەی چایەک لە کافێک ڕەنگەیەوە پێشتر کافێکەتان هەر قاوەی هەبوو یان شتی دیکە بوو هەر قاوەتانەوەتە بە قاوە دەستان پێ کردووە بەڵام لە ڕەفیق و برادەرە زانن کە کافەی دیکە و شوێنی دیکە هەبووە پێتان وایە کە ئێستا قاوە وردە وردەواکات بێتەوە جێگرەوەی چا بێگومان خواردنەوەی چا هەتا ئێستا توان بڵم لە ڕیزبەندی یەکەمە بەڵام لەگەڵ ئەوەش خواردنەوەی قاوە بەو 4-5 ساڵەی ئەم کۆتایانەی لەوەتەی من کافێمێ سیر دەکەم بە ڕێژەیەشی بەرچاو بەرزی کردوێتە ئەوەش پەیوەندی بە گۆڕانی کەلتور و دنیابینی خەڵکی کوردستانەوە هەیە ئەم گەنجانی کە دەتوانم بڵێم سەفەر دەکەن ئەم گەنجانی کە لە کۆلێژەکان دەخێن یان ئەوانەی کە وردە وردە لە ڕێگای پەیوەندیان لە ڕێگای سەفەر لەگە دنیای دەرەوە تێکەڵن وردە وردەش ئاشنایەتیان پێدەی من بەبیرم دێ پێش 4 ساڵ کە کافەیەکەماندانا ژمارەی ئەو کەسانە زۆر کەم بوون کە دەهاتنەوە لای ئێمە ئەو قاوە تاڵانەیان دەخوارد خەڵکێکە و هەر لە لای ئێمە ناوەکەی بیست بوو فێر بوو ئێستا بۆتە قاوە خۆرێکیەوە ئێستا بۆتە مشتری ینی نەک مشتری ئێستاوای لاتوە گە بەیانی قاوەکەی نەخواتر ناتوانێت دەست بە ئیش بکات کاتە بۆ بە مدمن ئارێ وەڵام بۆ بە مدمن ئەجا ئێستا وردە وردە خەڵکێکی زۆر بەوای وەکوتم سەفەرکردن یان تێکەڵ بوون لەگەڵ جیهانی دەروینجا لە ڕێگەی ئینتەرنێت یان لە ڕێی خوێندنەوەیە وردە وردە خەریکە بێتە کللتور دوای ئەوەش قاوە خاتون قاوە شێوازێک لە ئیدمانبوونی تێدا بۆ ئانی کە چەند جارێک دەیخۆنەوە دوای وا دەکەن بە تایبەتی باست کردوت ئەسپرسۆ بە تایبەت ئەسپرسۆ وای لێ دێتن دوای ماوەیەک ناتوانانی دەستبەرداری بی بە تایبەت چەند کاتێکی دیاری کراوی باشە چەند جۆرێکیش قاوەمان هەیە خۆمەرج نییە هەر قاوەی گەرممانە ڕاستەکە لە زستانانە قاوا خوێتەوە لە بەریکە خواردنەوەیکی گەرمە هەر ئەو قاوەیە ڕەنگە بە هاوینانە بە شکڵێکی تر پێشکەش 15 تا 20 ئایتمی ساردمان هەیە بۆ هاوینان قاوەیەشی زۆر هەر لە دنیاە نیشتێکی زۆر با مەسەن وڵاتی یۆنان بەوە بەناوبانگە کەمترین قاوەی گەرم بەکاردێنێت مەسەن ئەو ئێسپرسۆیمە باسیەکەین لە یۆنان لە ناو پەرداخی کەوت چەند بەفرێشی تێدایە و وەکو بە شێوازی شەربەت دەخورێتەوە لە کوردستان زیاتر گەرمەکە باوە ئێستا گەرمەکە باوە بەڵام بە هاوینان ساردەکەش زۆر ئایسکۆفیەکانیش خەڵک زۆر داواکاری لەسەر هەیە کاک محەممەد بابزانم لە ڕووی نرخەوە هەندێک قاوە هەیە لە پاشەڕۆی فیل ئەوەرەگیرێت زۆر گرانیشە و دەڵێن وەهی پشیلە ئەمانە تا چەندە لێرە لە کوردستان بەکارهێنرێت و ئایا گرانترین قاوە چییە چ جۆرە قاوەیەکە لە بازار هەیە ئەوەی کە باسیێک لە پاشەڕۆی پشیلە و فیلە ئەوە تا ئێستا لە کوردستان نییە نەگەیشتوێتە کوردستان ڕەنگە هۆکاری ئەوەش بێت کە هیچ بازرگانێک دەستی بۆ کارە نەبێت بۆ ئەوەیە کە ئەمە لەوانەیە ڕسێک بێتن لە بەرەوەی خەڵکی ئێمە ڕەنگە پارەی پێ نەداتن یان ڕەنگە لە ئەهمیەتی شتەکە تێنەگات لە گرنگی شتەکە تێنەگاتن بۆ نمونە بۆ چیلۆی قاوە ئامادە نەبێت 400-500 دلار بداتن ئەڵێن هەشە بە 800 دلار تا 1500 دلاریش دەڕاتن بەڵێ بەڵام بەگشتی ئەو قاوانەی کە لێرە هەیە گرانترینی 25 دلار تێپەڕ ناکاتن بۆ هەر چیلۆیشی بەڵام هەمووی کوالێتی باش ینی ئەوانی کە دەگاتە 25 دلار قاوەی چاک و کوالێتی باشە کوپێکی لەو قاوەی کە بڵین ئەگاتە 25 دلار تا چەند لێرە خەڵک خواستی لەسرە کوپێک لەو جۆرە قاوەیە بخوات ئێمە زۆر پرسیارمان لێ دەکرێتم جا نازانم بەڕاستی من زۆر لێم نەکۆڵیوەتەوە ئەو پرسیارە هەر لە فزوڵێتە خەڵک حەزەکە بزانێ هەیە یان ئامادەشە دوایی بیخواتەوە چکە بەڕاستی کۆمەڵێک شت هەیە لەبەر ئەوەی لە کەلتوری ئێمە زۆر نزیک نیە وەکو خواردنی بەحری مەسەن ئێستا خواردنی دەریایەکان لە هەموو دنیا زۆر ڕازیە سەر خەڵکی ئێمە ڕەنگە ڕۆبیان ڕەنگە هەر خەڵکێکی خەڵکێکیان نەیزانێ هەر نەیخواتن بە حکمی ئەوەی ئێمە دەریامان لێ دوور بووە و نەمان بینیوە یان ئەم مەسەرەن کەلتوری قاوەش چکە زۆر تازەیە لە لامان کابرا جارە قەنەعەتی ناتوە قاوە بخواتن قاوەیەکی ئاسایی بخوات چ جای قاوەیەک لە پاشەڕۆی فیل بێت و ئەوەندە گرانی ژوێت کاک محەممەد باسیەوەت کرد خەڵک جارە ڕانە هاتووە لەگەڵ ناوەکان ئێستا بۆ نمونە من بۆ خۆم سا باسی ئەکسپرسۆت کرد چەند ناوێکە دوت یەکێک بێ بۆلاتان پرسیارەکات ناوەکە چییە بێ لەگەڵیش یا شیکردنەوە بەن قایمە نوکتەی زۆر خۆشمانەیە لەسەر ئەوانە مەسەلەن هەرچەندەوە وابزانام لە کوردستانی چکە لە سۆشیال میدیا زۆر دەیبینم بۆ نمونە لە پێش کافەیەک یەک لە کارمەندی کافەیەکان لە دەرەوەی کوردستانە یەک قەتعی گەوری هەڵگرتووە دەرێ نۆت ئەکسپرسۆ ئەسپرسۆ مەسەن هەتا ئێستا لە بینی ئەسپرسۆ ئەکسپرسۆ ئەسپرسۆی مەسەلەن بۆ نمونە
یان خۆی دروستەکەی ئەسپرێسۆ بڵێ یان ئێمە زۆر جار تووشی کێشە دەبین لەوەی کە کابرا مینوەکە دەخوێنێتەوە لەگەڵ ڕێزم ها ئێمە هەمومان منداڵی هەژار و هەمومان خەڵکی ئەو وڵاتین بەڵام ڕەنگە هەژاری لە ڕووی دنیابینی و لە ڕووی خوێندنەوە وای کردبێتن ئینسان کۆمەڵێک هەڵە دەکاتن کە مینوەکە هەمووی دەخوێنێتەوە لە لامان نووسراوە ئەسپرێسۆ ناوەکەی پێخۆشە دەڵێ کاکە ئەسپرێسۆیەکم دەرێ کە دەیخواتەوە لەگەڵ یەکەم قوم و یەکسەر بە دەولوت هەموو قاوەکە دەگەڕێتەوە و کلێنسی دێ و کاکە ئەوە چ بۆشتە تاڵە ئەوڵا دەیم کاکە بۆ ئەوە هەڵبژار ناوە دەوڵی ناوەکەی ئەمە ئەڵێت دوورکوژی ئەوە مەسەلەکەوە هەر لەسەرەوە با من ئەوەش بڵێم ئێمە هەمومان وامان زانیوە چەکی کلاشینکۆف هەر پێڵین کلاشینکۆف کەچی هەڵەیە خۆی کلاشنیکۆفە ئەمیش ئەکسپرێسۆکە هەڵەیە ئەسپرێسۆکەواتە با بزانین ئەسپرێسۆیە ئیتر چ ناوێکی دیکە هەیە لە ناوەکانی قاوەکە سەرنجڕاکێش بێ خەڵک داوای بکە کەچی واژ نەبێت بۆ نمونە پێشتێ سا ڕۆژ توش حالەتێکی وا بووینەوە دووسان گەنجێک هات ئەجەمە تووشی مووقفی زۆر ناخۆشەوین بۆ نمونە کابرا کە دەڵێ ئێسپرێسۆ یەکسە پێداڵم کاکە تاڵە ئەویان زۆر باشە هەندێک جاریش کابرا پێشتر لەوانەیە زانیارە بوویان لەوانەیە قاوخۆی بڵ کاکە دەزانم ینی بۆ پێم دەڵێ ئەجە لەو بینەمایە پێیان بڵێ یان پێیان نەڵێ باشە بۆ کللتوربوون بوترێت بوترێت جارێ بەڵام لەگەڵەوە زۆر باش بووە ئەو ڕۆژە گەنجێک هات داوای خوێندیەوە هەمووی خوێندەوە وتی ئەمریکانۆ ئەمریکانۆش هەر ئێسپرێسۆیە بەڵام تۆزێک یعنی تاڵیەکەی کەمترە بە حکومی ئاوی گەرمی لەگەڵە وتی ئەمریکانۆیەکەی وەرگرت وڵا قومێک چێدایتم دەموچای تێکس و فەقیرە وڵا خۆم بە دوای ڕۆژ بوتم کاکەگە تێلۆت دەگۆڕم تۆڵایگە بیگۆڕی مەمنونم گوتم گوتی زۆر تاڵە وتم ئەیلۆ داوات کرد گوتی وڵی ئەوەندە خۆش بوو ناوەکەی ئەمریکانۆ وتمی ئای تەسەوەت ئێستەوە خۆی دەڕۆی ئەمریکا کاکەوانێت بتپرسی باشتەشی باشترماندای ئێوە بۆ ئامادەکردنی قاوەکان سە بۆ نمونە ناوەکانی ئەزانن شێوازەکەی ئەوەی کە دروستیەکەن لە کافەکەیەوە ڕێک هەمان ئەو جۆرەیە کە بۆ نمونە ئەو ئەمریکانۆ ڕێک هەرە و ئەمریکانۆیە کە ئەمریکانۆ ئەسڵەکەیەتی خاتون من قاوەخۆرێکی باشم بە حکومی ئەوەی 4 ساڵە کافێم هەیە لە پێش ئەوە ببورە باوە بڵم ئەکسپرۆسەکان بەنی یەک تۆز کاڵتریکەن یەک تۆز تۆڵتریکەن بۆی نەچێتە خانەی ڕێکلامیش سەفەریش دەکەم ینی پێش چەند وڵا ساڵێک پێش ئێستا لەگەڵ کۆمەڵێک برادەر لە یەکێک لە بەناوبانگترین براندەکانی جیهان بووین لە قاوە ینی ستارباکس با نایبێنین چکە خەڵکی ئێمە زۆر ئەوەی دەکاتن لەگەڵ ڕێزم بۆ ئەوانی ژیانی ئەوە نەبوو برادەرەکانم هەمووی کۆ کردەوە خسمە بن تاقیکردنەوەی وتم من ساحبی ئەو کافێنیم ئەو جۆرە کافی کە لە قاوەخانەکەی من هەیە لێرەش وەرە هەمان ئەوە دەخۆین و دوای ڕای خۆتانم پێ بڵێن ینی تەسەوڕ دەکەم ئێمە نەک لە ستانداردە جیهانیەکان زۆر نزیکە تەسەوڕ دەکەم لە کۆمەڵک شوێن زۆر باشتر بێتن ینی بە حکمی ڕەئی ئەو برادەرانە و تەجروبیان ئەو ڕۆژە کافەکەی ئێمە بردیەوە ینی بەڵام ناو هەیە گەورەیە ینی بۆ نمونە کە ناو گەورە بوو ڕەنگە نەتوانم منافسەی بکەم یعنی شانسێکی هەیە کابرا ساڵە ئیش دەکاتن ئەوەندە ئەوەی هەیە بەڵام ئێمە لە ستانداردی عالەمی هیچ کەمتر نینە ینی چکە ئێمە بە حکمی شوێنی جوگرافی کافێکەمان پێشتری لە بەردەم پارکی شەی سامی عەبدوڕەحمان بووی خەڵکێکی زۆری بیانی سەردانی دەکردین هیچ خەڵکێکی بیانی نەبووە لە لای ئێمە قاوەی خوارد بێتەوە جیاوازیەشی پێکرد بێ لەبەرەوەی قاوە کۆمەڵی قاوەی سەرەکی هەیە ستانداردە بۆ نمونە ینی لە هەموو جیهانیە بۆ نمە تۆ لە هەولێر داوات کرد هیچ مەترسە بڕۆ لە ئەفریقیا یان لە ئەمریکا یان لە ئەوروپا لە بەریتانیا لە هەر وڵاتێک هەمان ناوی هەیە هەمان هەمیشی دەبێ هەبێتن ئێسپرێسۆیە کەپەچینۆیە لاتەیە ئەوانە جیهانیە لە هەموو شوێن ینی هەر ئەوەی کە لە ئیتالیا دەبێت لە کوردستانش بۆ ستانداردە ئامادە بکرێتن ئەوەندە گرامە قاوەی تێ بکرێت بەو جۆرە ئامادە بکرێتن دەی زۆر باش ئەگەر وا بێت بە ئێمە بزانی قاوەی کوردیمان هەیە ئەمەی کە ئەی خۆینەوە زۆرجار قاوەی قەزوانی پێ ئەوەترن ئەم قاوەی قەزوانە تا چەند ئەتوانین بڵین ئەتوانین بیکوردێنین ئێمە وامان کردووە ئێمە 4 ساڵ بەر لە ئێستا کە کافەیەکەماندانا هەر بۆ خۆمان لە مینوەکە بە قاوەی قەزوان نەمان نووسیوە هەر بنووسیمانە قاوەی کوردی ئێستا نزیکەی 180 ئەو کەسانی کە سەردانی ئێمە دەکەن بە قەزوان ناوینیان هەڵدەڵێن قاوەی کوردی ئەوە زۆر جار یارمەتیمانی داوە بۆی خەڵکی کەشت تاقی بکاتەوە مەسەڵەن خەڵکێکی بێگانە دێتن بۆ نمونە برایانی عەرەب کە زۆر زار دێن دەڵێن قاوەی کوردی نەمان بیستوە قاوەی کوردیمان ئەو هەر قاوە قەزوانەکەمە ناو کوردی چی ئەڵێن دواوی کەی خۆنەوە بە تایبەتوانێکە بیانی نوانی کە عەرەبن بە عامەتەن خەڵک زۆری بەدڵە
و یەکێشکە لەو قاوە پڕفرۆشانەی لای ئێمە بەتایبەت لە هەولێر و لە کوردستان تەسەوڕ دەکەم پڕفرۆشتن قاوە بێ بە حکومەوەی زۆر تاڵ نییە خەڵکی ئێمە وەکو لە سەرتا باسمان کە زۆڕان نەهاتووە لەگەڵ مەسەلە تاڵیەکە هەرچەندە قاوەی قەزوان لە جنسی قاوە دەرچووە زیاتر لە جنسی نیسکافێ و ئەو شتانەیە ینی کەمتر مادی کافاینی تێدا باشە با بزانم چەندێک خانەوادەکان وەکو خانەوادەسە باسمان کردمان گەنجانەوەی کە بۆ کۆمپانیاچێ بۆ کارەچێ دەسەردانتانەکە و بۆتە مشتێکی بەردەوام قەت بۆ خانەوادەیەک بۆ کافەکە ئێوە بەتایبەت بەس بۆ خواردنەوەی قاوە تەسەوڕ دەکەم ڕێژەی خانەوادەکان زیاتر لە گەنجان خانەوادەکان زۆر قاوە دەخۆنەوە ئێمە ڕۆژانە چەندین مشتریمان هەیە مەسەرەن لە عایلە لە دایک و باوک و منداڵەکان ینی دی منداڵی کەم تەمەن یان لە خوارد 10 ساڵ بێتن نات بێگومان یان هەندێک جا منداڵەکەش لە فزولیت منداڵ حەز دەکاتن بەڵام ئێمە ڕێنماییان دەکەین کە مەسەرەن شتیکە هەیە وەکو مەسەلەی مێڵکشەیک و هەندێک لەو شەربەتە فرێشانێک ئەمانە بۆ منداڵ پێشکەشی دەکەین باقی بە خەڵکێشی زۆر قاوە دەخواتەوە بەتایبەت ئافرەتانیش ئێستا ئافرەتانی ماڵەوە یان فەرمانبەران بەتایبەت ئەوانەی فەرمانبەرانن ڕۆژانە لە کاتی داوام و تێکەڵ بوون لەگەڵ برادەرەکانیان زیاتر ئاشنا دەبن بەو شتات تازانی کە دێتە ناو مشتەمە ئافرەتانی ماڵەوەش ئێستا قاوە ئێمە بەشی فرۆشتنی قاوەشمان هەیە لە کافەیەکی خۆمان ئافرەتێکی زۆر قاوەمان لێ دەکڕێت و دوایش دەمان بە بەدزی لێشمان دەپرسێت خوا چۆن حازری دەکەن ژنان هەر بە گشتی ئاوان کە شتێکە کڕن یا شتێکە خۆن تامەکەی خۆشە بێ کە ئەیکڕن لێ ئەڵێ شێوازی دروستکردنەکەی چۆن دروست دەکرێت جا سڕل میهنە بە خەڵک ئەڵێ یان ژنێک دوێنێ نمونەیەکی بۆم بە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم ببینەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ هەرچی تێ بیبەخشە گوتم ئەمر کەوت ئێستا زام چی دەوێتم گوتی کاکە چیت هەیە لەو قاوەیەت سەرف کردی هەمومان پێ بڵێوتی بەخوای لای کەس باسی ناکەم ئەو زەمە دەکەین وەڵا ئێمە هەر بۆ کوردستان 24 ئەم ڕەمەزانە لە بەرنامە ژیان دۆستی لە بەرچاوی کامێرە قاوەکەم بۆیان حازر کرد بەڵام یعنی هەر خۆم وامە من کۆمەڵێک ئامێری دروستکردنی قاوەی ئەسپرێسۆم هەیە لە ماڵەوە باوەڕ کە هەتا دەڕۆمە ماڵەوەگە 2-3 دانە بخۆم کە چوومە دەرەوە بزانم هیچم نەخوارد هەتا لە قاوەخانەکەی خۆت نەخۆی یان لە دەرەوە نەیخۆی زۆر جار وایە ئەڵێن خواردنی دەرەوە خواردنەوەی دەرەوە زۆر جیاوازە بەڵام ئەهان لە کوردەواری خۆمانە قسەیەک هەڵە دەستاوی خۆشە نەفەسی بۆ خواردنە خۆشە ڕەنگە یەکێکی تر دروستی بکات بکەوەی تۆ خۆش دەرنەچێت بێگومان زۆر فەرق دەکاوە لە قاوەش وایە بۆ نمونە ئێمە لە قاوەی قەزوان لەسەر لم ئامادەی دەکەین بە گۆڕین شەفتەکان ئەو وەستایە یان ئەو کەسێک کە قاوەکەش حازر دەکاتن دەگۆڕێتن مشتریم هەیە پێم دەڵێ ئێمە قاوەی ئێوارانمان لەی بەیانیان پێخۆشترە ئەوەی ئێواران لەوێیت ئەوەی بەیانیان لەوێ ئاگاو لە خۆ بێ بەوەی لەگەڵ ئەوەی ئێواران بۆ نمونە باسی دەکەم یان دەڵێ ئەو سەعاتە لە ئەوە خۆشتر بووە یعنی مەبەستی لەوەیە کە فلان وەستا لەوێ بۆ خۆشتر بووە ئەگەرنا هەر یەک مەوادە یەک ئامێرە یەک ئەوەیە بەڵام ئەو وەستایی کە ئیش دەکات دایمەن لەگەڵ دەستیان تۆزێک کەمتریان زیاترە لەوەکەی تریان لەوانەیە تۆزێک بە شێوازی خۆی ئامادەی بکاتن بەڵام دەستا و زۆر دەور دەبینێن دەست خۆش بێت کاک محەممەد شکاک خاوەنی ئەم کافێ کا لە هەولێر کافێ کە خەڵک زۆر سەردانیەکات زۆر سپاس دەکەم بەیانی سەبارەت بە قاوە قسەمان کرد شەڵا بەشکم قسمت ببێت و منیش بێم لە لای ئێوە قاوەیەک بخۆمە ئەوجا بە پێشنیاری خۆ دەیخۆم بزانم کام قاوەیە خۆشە دەستەکانت خۆش بێت زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس. بەڵێ هاتنی ساڵەکان بەلای زۆرێک لە کەسە بەتەمەنەکان تەنها گۆڕینی ژمارەکانە و زەردبوونی زیاتری گەڵای تەمەنیانە لەگەڵ ئەوەی لە کۆنا هیچ بۆنێک بۆ هاتنی ساڵی نوێی زاینی لە ناو شار و گوندەکان بەڕێوە نەدەچوو بەڵام ئێستا زۆرێک لە کەسە بەتەمەنەکان بۆ خۆگونجاندنیان لەگەڵ ناوەکانیان زۆر جار دەبینین کە بۆ یادی بۆنەکان یاخود ئەو بۆنانە بە تایبەتی بۆنەی سەری ساڵ کە لە کۆندا نەبووە ئێستا لەگەڵ نەوەکانیانەوە یادە دەکەنەوە ڕەنگە ئێوارەکەی بچنە دەرەوە یاخود شەوەکەی لەگەڵ خانەوادەکانیان و نەوەکانیان ئاهەنگ بگێڕن بە بینەری ئەم ڕاپۆرتە بین لەسەرەوە. ڕوخساریان ڕەنگی خەزانی لێنیشتووە. ئینسان وەکو فەسڵ دروست بووە ئینسان تەبیعەتی فەسڵ چۆنەڵێ ئەمە دیسانە و بەهارە و هاوینە و زستان. مام ئەحمەد زۆربەی ڕۆژەکانی گەنجێتی لێ گوندە سەختەکانی شارۆچکەی پێنجوێن بەسەر بردووە.
هێندە تامەزۆی هاتنی ساڵەکان بووە زۆرێک لەو ڕووداوانەی کە لە تەمەنیدا ڕوویداوە لەسەر دیوار و کەرەستەی ماڵەکەی و تەنانەت لەسەر زۆپەڵ علادینەکەی نووسیونی و وەک یادگاریەک بەجێ هێشتون. لە دایرەش لەسەر زۆپەکان نییە لێمە نووسی بڵێن حەڤەیدا باران دەستی پێکرد بەفر و باران شازەدا هەمووی لە مانگەیدەوە هەش بناڵەمەیە هەرەوەڵی بڵێن تر بە واسطەی زەمەن و ئەم زەمانە ئەمە عەسرێترە ئەمە بڵێن ژیلێکی ترە بە کوردیەکەی هەرەوەڵاتەوان یادی سەری ساڵەکەنە چونکە بۆ چاو لە عامەکەن ئینسان ئەبێ لەگەڵ عامە ئەبێ نەک بڵێن جیابێت لە بەعەزا لە زەمەنی ئێوەیە چۆن؟ وەڵا لە زەمانی هەیە 6 ساڵ بۆ سەری ساڵ نەکرا هەر بەیانی و بەیانی ئوتڵێ و سەری ساڵی تازێ تریش نەبوو هەرەوە سەردەی ئێمە تر لە بەهاری شەهات نانە و نەورۆز ئانی و جەژنی دار و درەختە کۆتایی ڕۆژی سەختە نەما بنێژە وەختە ئەوەی کە لەبیرم بێ ئەوەی ساڵی 50 کارە. ئەگەر بە مێژووی تەمەنی مام ئەنۆریشدا بچینەوە هیچ بۆنەیەکی بۆ هاتنی ساڵی نوێی زایانی تێدا نییە. هاتنی ساڵەکان بۆ مام ئەنۆر تەنها گۆڕینی ژمارەکان بووە. زۆر جاریش ئاگای لە هاتنی ساڵی نوێ نەبوو. بەڵام ئەم ساڵانەی دوایی جیاوازترا بۆ مام ئەنۆر. زۆرجار لەگەڵ نەوەکانیدا بەشداری ئەو بۆنانەی کردووە کە بۆ ساڵی نوێ لە ناو خانەوادەکەیدا ساز کراوە. ئێمە لە ساڵەکە دوو جەژنمان بوو جەژنی ڕەمەزان و جەژنی خۆربان ئیتر ئەم مەناسەبات و ئەم حەفلە و ئەم شتانە نەبووە لا ئێمە سەری ساڵ هاتووە بەردینی ساڵی خۆی ڕۆشتۆ و تەواو ئیتر نەمانتووە ئەمە ئاوە وەڵامە مناسەبەتەکەیەتی و ئاوا حەفلەی بۆ ئەکرێ و ئاوا گۆڕانکاری تیاوێ نەبووە هەموو ساڵێ بەڕێی خۆی هاتووە و ڕۆیشتووە. لە کۆندا و لە گوند و شارەکاندا زۆرینەی ئەو بۆنانەی کە یاد کراونەتەوە بۆنە ئاینیەکان بووە. ئەویش بە هۆکاری سەرقالبوونیان بە کاری ڕۆژانە و پەیداکردنی بژێوی ژیانیان. بەڵام بە تێپەڕبوونی کات بۆنەکانی دیکە جێگەی خۆیان لە نێو کۆمەڵگەی کوردیدا کردوتەوە. ساڵ بە ساڵ هاوڵاتیان بە گڕۆتینێکی زیاترەوە خۆیان بۆ بۆنەکان ئامادە دەکەن. دالیا کەمال کوردستان 24 سلم. یاخوا بە تەمەنەکانمان هەر لەش ساغ و تەندروست و تەمەند درێژ بن و ڕووناکی ماڵەکانمان بن هەر بۆمان بمێنن. جا ئەم بەیانیە دەمانەوێت لەگەڵ قادر جەلار هونەرمەند لە سلێمانیەوە لەگەڵمانە ئەم بەیانیە گفتوگۆ بکەین بە یەکەوەین. سڵاو بەیانیت باش بەو زەردەخەنە جوانە بەیانەکە جوان کردین کا قادر هیوادارم لەش ساغ و تەندروست بی پێم بڵێ جارێ ئەوە تەنیا یەک دوو شەومان ماوە بۆ سەری ساڵی نوێ چ ئامادەکاریەکت کردو وەکو خۆت بۆ ساڵی نوێ؟ بەیانی ئێوەی بەڕێز باش بەیانی کوردستان باش من سپاسان دەکەم هەرچەنە لە بینینی ریپۆرتاژەکەی جەنابتانە تۆزێ دڵم لە خۆم داما کە باسی گەڵای هەڵوەری و زەردبوونی گەڵاکانی ژیانی ئەمە کرد بەڵام من بێهیوانیم تەمەن لە لای من تەنها ژمارەیە گرنگەوەیە تۆ لە ڕۆژەکانی ژیان تا چێژ لە هەموو ساتەکانی ژیان ببینی چونکی ژیان هەمووی خۆشی نییە ناخۆشیشی تایە کەواتە مادام بوونی هەیە و شتە ئەبێ ئێمە لە خۆمانی لەگەڵا بگونجێنین چێژ لە ساتە تەنگەکانی ژوەرگرین لەبەرەوەی بەشێکە لە ژیانمان ناتوانین خۆماری لێبشارینەوە لە ڕاستیە خۆ ئامادەکردن بە نیسبەت کەسێکی وەکو منەوە لە ئێستا ڕەنگە زۆر لە هاوڕێکانم ئێستا ئەوانە بەرنامەیان هەبێ و ڕەنگە بلیتیان بڕی بێ بۆ هۆڵەکانی ئاهەنگ و ئەوانە بەڵام لەبەر سەرقاڵی من بە کاری دراماوە ڕەنگە ئەم ساڵ نەتوانم ئەوە بکەم بەس نەوەکانم لەگەڵمان لەگەڵیانە ناوماڵەکەم ڕازانەوەتەوە وەکو بۆنەیەکی پیرۆز کە هەموو دنیا لەم ڕۆژەیە بەشداریەکەن لەم بۆنە پیرۆزەیە
منیش وەک ئەوان ڕەنگە چیان حەز لێ کردوێ ئەوەی کە درشی پێەکەن مناڵی ئێستا وەکو مناڵی جاران نییە لە سەرەتاوە هەموو پێداویستەکانی ئەوێ جارە پێشەوە ئەشی دەسێ جلی بابەنۆیلیانەیە خۆی لەبەریکەن چونکی هەرێکە خۆی بە بابەنۆی لێگەزانانی وەکو مناڵ جاڕازدانەوەی ناوماڵ بە گڵۆپی زەرد و سوور و ملەوەن و ڕەنگی شتە جوان جوانەکانی کە خۆیان دڵیان پێخۆشە ئەو شتانیان بۆکەین بەڵام هەڵبەتە ڕەنگە لەو ڕۆژەیە ئێمە خواردنیشی خۆش دروستەکەین یادەوەریی خۆشە چونکی ئێمە من بەش بە حاڵی خۆم دەمێکە بەشداری ئەوە هەنگانەکەم لەبەرەوەی لە شاری ئێمە برا مەسیحیەکانمان هەر لە زوو ئاشنایان کردوین بەوەی کە ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە بە نیسبەت مرۆڤایەتی هەموویەوە. باشە کاک قادر من بگەڕەمەوە چەند هەنگاوە بۆ دواوە کە دڵە لە خۆدا نەمێنێ ئێمە بۆیە ئەو جۆرە ڕاپۆرتانەکەین وە لەگەڵ کەسانی وەکو جەنابتا لە ڕۆژێکی ئاوهایە قساکەین بۆی کە لە ئەزمموی ئێوە زیاتر شارەزابین بزانین ئێوە ئەو ڕۆژانە چۆنە بینن چەندێک گرنگە بەلاتانەوە تا چەندێ یارمەتی دەرن بۆ ئەوانەی کە لە جیلی ئێوەن یاخود لە هاوتەمەنی ئێوەن چەندێک گرنگی بدەن بەم ڕۆژان چکۆ بەڕاستی نەوەکان چاوەڕوانی دەستی چەنەوە داپیرە و باپیرەکانە سا من نەگەر نەوەی جەنابە بوومایە و یاخود کچی جەناب بوومە من سا ئەمیست جەنابەت وەکو بابا نوێل هەدیەبەی بە من منەمێت تۆ زیاتر باز لەوە بکەی بزانم چ ئامادەکاریەکەت بۆ نەوەکانت کردو هەرچەند ڕەنگە تۆ سورپرایزیش بێ بەس من لێتی تێک بەم خۆی لە ڕاستیە مەسەلەن بەنسبەت کەسێکی وەکو منەوە سەردەمانی هەفتاکانە هەفتا و حەوت و هەفتا و هەشت ئەو کاتانە تۆزێ درکمان بۆ مەسائلانە کرد و گرنگیمان پێەیە و ئەو سەردەمانە لە سلێمانی پاڵاس لەگەڵ هۆڵی پیشەسازی کە ئێستا ڕەمادەی ئێستایە لەمە بێ لە نادی فەرمانبەران لەو شوێنانە ئاهەنگە گێڕا بە وەنێ سەری ساڵەوە پێشەوە بلی دەفرۆشرا جگەلەوەی کە کۆمەڵێک لە ماڵەکانی سلێمانی خۆ دەزانی خەڵکی سلێمانی خەڵکێکی خاوەن زەوقێکی جوانن جاوای پێ شەژ ماڵێک بێک و کۆبنەوە ئاهەنگە جێڕن ڕەنگە لە ئاهەنگی ناو هەڵەکان زۆر خۆشتر بێ ئەو کاتانە ئێمە بەشداریمان لەوە کرد شتێکی خۆشم بیر هاتەوە وەک نوکتەوەیە چاوەڕوانی ئێمە گەنج بووین هێشتا خێزانمان نەبوو ئیتر ویستمان بچین بۆ هۆڵەکان تەمان پێشەوە بلیت بڕابوو ئێمەش زگورتی بووین ئەویان بەس خێزان چوایەتە ژوورەوە منش دوو برادرم لەگەڵا بوو وتیان چیەکەی وتم وڵاچین بۆ ئەو هۆڵی ئاهەنگاوتی جا چۆن ئەماکەنە ژوورتم تۆرن لەگەڵما وڵایتر کە هاتن قەرەباڵخێ لێ بە دەرگاکە بوو تاوان زۆر شید تەشدیدات هەبوو ئەوسا نانێش کەس بچێتە ژوورەوە تەنهاوە نەبێت کە خاوەنی بلیتە دەرگاکەم بە کابرا کردەوەتی چییە فەرموتم ئێمە فیرقەی مۆسیقاین کە من و ئەو دوو برادرە ئالاتەکانتان لەکوێتمان لە ژوورەوە خۆ ئالات بە کۆڵمانەوە نییە تی دەباشە فەرموەر نەژوورە وڵا کردی نیە ژوورە چین بۆ خۆمان بێسلحەتی خۆمان وەرگرت وێت وتی ئەوە چۆن ئەو شتە بوو هاوتم کاکە تۆ قچێت تۆ ناتێت چێژ لە هەنگەکە ببینی مەڵێ بەڵێ ئیتر بە بەدڵی خۆمان بەڕاستی چێژمان لێوەگرت لەم ئاخیرانە ئەگەر تەنها لەبەر حورمەتی ئەوەی کەوا ئێمە هونەرمەندین ڕەنگە وەکو کەسایەتی ئاسایی بێ بچینە هەر ئاهەنگێکەوە بەڵام من لە سەردەمانی پێشووتر مەڵێن کە بووم بە خاوەنی خێزان و مناڵەکان هەموو شتەکانم بۆ ئامادەکردن ماڵیان ئەڕازانەوە و ینی بە شتی جوان ساڵەکان ئەنووسی کە ئەو ساڵی تازەیە چ ساڵێکە پاژەوە ئەم شتەی کە تەقێتەوە بێ بە ئەم پیشەکە شێتەی پێڵێن تەڵقەتە نورەی پێڵێن نەدەم چی پێڵێن بێتە هەمووی هات لە سەعات پێش 12 ئەو ناوە هەمووی ئەووو بە گڵۆپی جوان و گڕی و فەرتەنە و مناسبەی خۆش یان پیاسێکمان بە جادەی سەهۆڵەکەیە کرد بە جەماعی دوای اینجا هاتینەوە بۆ ئاهەنگی ئەوە ئیتر بە هەموو شێوەیەک ئێمە بەشداریمان لەو بۆنە خۆشەیە کردووە بەڕاستی. باشە باسی سەهۆڵەکەت کرد لە ڕابردووشە هەر سەهۆڵەکە خەڵک لە شەوی سەری ساڵاتر هەتا لای پاڵاس ئەچوون و ئەگەڕانەوە بەردەرکی سەرا قەرەباڵقە بوو ئاهەنگ و شتانەی لێ ئەگێڕە
ئەمە بزانم ئەم ساڵیش ئەگەر ئاوا خەڵک بچێتە دەرەوە تااقەتی ئەوەت هەیە بچیت یان حەزەکەی لە ماڵەوە بیت و ماڵ و مناڵ هەمووی لە دەوری تۆ کۆبنەوە لەگەڵ تابن. ئەو چێژێ ئەوێ مەبەستم لەوەیە کە ئەو چێژی کە لە ساڵەکە وەریەگری ئەتوانی لە ماڵەوە وەریگریان بەشێکی لە ماڵەوە بیت و بەشێکی بۆ دەرەوات. لە ڕاستیە ئێستا چیشی ساڵ بە ساڵ ژیان گۆڕانکاری تیاکە هەموو ساڵێکی لە تەمەنی ئینسانە ڕوا جارێکی کە ینی هەستی بەرامبەر بە ژیانە گۆڕێ بە شێوەکان چوشی بەداخەوە کۆمەڵەشت هەیە بەرەو کاڵبوونەوە چێ تامەکان بەرەو کاڵبوونەوە چێ بەڵام من بەش بە حاڵی خۆم هەر خاوەنی دڵێکی زیندوم چێژ لەو شتانە وەرەگرم ڕەنگە پیاسەیەکی ساڵەکە پیاسەیەکی کەم هەروە خەڵکێکی ببینیت ئەجینا باقیەکەی تری ئێمەوە باڵەوە لەگە مناڵەکانە ئەوانیشکە کە ئێستا وەکو ئەرزم کردی دۆخەکە گۆڕاوە گەنجە مەسەن کوڕەکەم لەگەڵ هاوڕێکانیە ئەڕۆن بەلایشی کە ئەوانی سراحەتی خۆیان وەرەگرن من ڕێگر نابم لەوە ئەوە لە من جیابێتەوە مەسەن ئیتر مناڵەکانی کە وردەکانی ئەوی کە مابێت لەگەڵمانە دانیشین و خواردن و میوە و چەرەس و شتی جواندانین و بەدیا تەلەڤیزۆنەوە و کاتەکانە بینە سەر چێژی لێوە دەگرین ئێستا بەنسبەت دێمەوە تقریبن بەو شێوەیە ڕەنگە جاری واشەی ڕێککێ لەگەڵ چەند خێزانێکی خۆمانە یەک بگرین و بیکەین بە ڕۆژی خۆمان. باشە کاک قادر باسی ئەومان کرد ئێستا خۆت باست لەوە کرد کە ڕەنگە کوڕەکەت بچێتە دەرەوە تۆ بەجێ بێڵێت و لەگەڵ هاوڕەکانی بێت تۆ لاریت لەوە نییە زۆر جار باپیرەکان حەزەکەن کە نەوەکانیان لەگەڵا بێت ئەمێ بزانم چیت هەیە بۆ هاوتەمەنەکان کۆش کە لە پاکێجەکە یەکێک لاو کەسانە باسیەوەی کردوتی حەزەکەم لەگەڵ نەوەکانم ئەمان جوڵەیەکی زیاتریان هەیە چۆنەڵێ هەڵپەڕکەیەکەن و جەوی ماڵەکە ئەگۆڕن و دەمێت هەر باز لەوە بکەیت کە ڕۆشتنی ژمارەکان زۆر گرنگ نییە تەنیا تەمەن ژمارەیە چۆن کەسانی هاوتەمەنی خۆت بە جۆش بهێنید کە لەم شەوانەیە ئەوانیش چێژ وەربگرن لەگەڵ نەوەکانیان ئەگەر کچ و کوڕەکانیان لە ماڵنی دەچنە دەرەوە. بەڵام مەسەلەن ئێستا من بەداخۆ من ژمارەی مناڵەکانی نەوەکانی ئەمە زۆر نین من دوو نەوەم هەیە لەگەڵ مایان لەگەڵ کچەکەمە ئەگەر لەگەڵ ئەوانی کە سپاس دەکەم ئیتر کچێکی کەم هەیە لێرە نینەوە لە ئەوروپان ئەگەر هەمووی بەیەکەوە جەم بووینایە ڕەنگە لەگەڵ ماڵی خوشک و برا و ئەمانەی خۆیان کۆماکردایەتەوە چونکی چەند جارێک ئەوانەمان کردووە وەڵامی تر وەکو بەجەنابتم ئەم شتانە ئەو کەسێک کە خێزان وشتی زۆرە ئەڵبەتە دیارە چانسیەوەی هەیە کە جارێکە کۆبێتەوە هەمیان کۆکاتەوە زۆر خێزان هەیە ئێستاش مەسەلەن هەموو جمعەیەک نیوەڕۆی هەموو مناڵەکان بە کچ و کوڕ و زاوە بووکو هەمی کۆبنەوە لێ وەکو نەریتێکی بەردەوام بەیەکەوە ئەمێننەوە بەڵام ئەگەر مناسبەیشی ئاوابێ ئەڵبەتە زۆتریش ئەمێننەوە چێژ زیاتر وەرەگرن تەبان هەتا ئەگەر ژمارەی کەسەکان زیاتر بێ ئەو ساجەوەکە خۆشترە بێ و زەوقەکان جیاوازن هەمووی هەرێکی بە چێژێکی تایبەتی خۆی بەشداریەکەن لەو خۆشیە. باشە ئەو کولتورە جوانی کە لە ناو کوردەواریە هەیە ما هەر پێشتریش لە ناو کوردەواریە شەوچەرەمان هەبووە خەڵک دانیشتون بەیەکەوە هەر هیچ بۆنەیەکیشنەوە بەڵامە لەگەڵێکا کۆبوونەتەوە بەڵام ئێستا کە ئەم بۆنانش هەن و وەک باسیشمان کرد کە کریسیانەکانمان لەگەڵمانە نێمەش بەخۆشی ئەوانەوە هەر لەگەڵەوەش گۆڕینی ڕۆژژمێرەکان و کاتەکەیە چەندێک دەتوانین سوود لەو دانیشتە کوردەواریانە لەم بۆنانە وەربگرین. دیارە ئەمە ئەم نەریتە کۆمەڵایەتیە زۆربەی خەڵکەکان ئێستا ئەوانەی کە هەر لەسەر ئەو ریتم و زەوق و ئینە ماون پێشتر حسابی بۆ ئەوەکەن و دوو قەلی قەڵەوەکردن و هەژنۆ ماڵ بەیەکەوە بڕیارێن ئێستا خوانەی بڕێ وڵات هەموو باخوینەی تایە لەو سیتەک و مێرگەپان و ئەوانە ڕەنگە هۆڵەکە ئەو شەوانە جمەی بێ هەژ ماڵبەیەکەوە کۆ ئەبنەوە ئاهانگە جێڕن ئەلبەتە ئەوە جەوێکی تایبەت و خۆشی هەیە
هەروەک خۆی وەکو فەرموود کوردەواری ئەمە شەوچەرەی زوو ئەمە نەریتێکە زۆر لە کۆنەوە هەیە دیارە بە زیاتر بەهۆی زستانەکانەوە کە شەو درێژە بەسەربردنی کاتەکانە خەڵکی سلێمانی وەک ئەوەی کە خەڵکێکی خاوەن زەوق و نەریتێکی کۆمەڵایەتی خۆشی هەیە حەزی لێ زوو خێزانەکان جەم بن بەیەکەوە ڕەنگە شەوانی وا دروستکەن لە شەوی یەکیش خۆشتر ببێت لەبەرەوەی خەڵکەکە کراوەترن بەیەکەوە گونجاوترن جێوی خۆشخۆش دروست دەکەن من زۆر چوومەتە ئەو جەوە خۆشانێ و خێزانە بەڕێزانەوە کە بەیەکەوە جێوی زۆر خۆشمان بەسەر بردووە دیارە ئەڵبەتە ژیان ئەگە تێ خۆت بەدەستی خۆت تێ خۆشیکەی هەموو شێوە سەری ساڵەوە هەموو شێوە ئاهەنگە لەبەرەوەی شتەکە ڕەبتی بە دڵ و زەوقی ئینسانەکانەوە هەیە باشە کاک قادر پێشەوەی کە بچمە سەر بابەتی هوەری بزانم چ پلانێک دێ حەزەکەم پێش ئەوە ئەوەی لەنەوە و کچ و کوڕە بزانم با دڵیان خۆشکەم لەو جۆرانەیت کە حەزەکەی لەو شوانە زیاتر دیاری بدەی یا بەخوا چاوەڕێەوەکەی دیاریت بۆ بهێنن خۆی دیاری وەرەگرتن زۆر خۆشە بەس نازانم بۆ کە لە ئێوەی کە سەرۆکی ماڵن کە دیاری وەرەگرین هەستەکە شتێکی ترە بازم کامیان زیاتر بەڕاستی وەرگرتنی دیاری لەلایەن مناڵەکانەوە ئەوان زۆر زۆر خۆشە ئێمە دایمە شتیان سپرایزیان بۆ خۆیان بە دەری خۆیان سەر کاکە فێر بوون ئەوانی فێری سپرایز بوون یعنی مناڵی زۆر بچووکن بابە قایرکوا سپرایز دەکەمان ئەڵم باشە بە قوربانمەوە حازرم کردو بەس با شەوی یەک بێت و شتەکان حازرکەین و گوڵۆ بکوژێنەوەی ترە بێ شتیان بۆ کڕی بۆ ئەو کاتانی زیاتر ئەو شتانەی کە وەکو فیشەکەشێتەی کە خۆمان پێڵێن فیشەکەشێت ئەوانیان بۆ کڕین بۆی سەری ساڵ لە گەشتە سەعات 12 بینە دەستی بڵێ کاکە فەرموەرە بیتەقێنە و بیبینە گوڵۆپە جوانەکانی بینە زۆقی لێ چێژی لێ بینە ژینا ڕەنگە بتوانین هەرەوە بکەین بەڵام هەتا ئێستا من خەڵاتێکم لە مناڵەکانی خۆمەوە نەبینی و دیێڵەتە چەند دەرفەتێ باش بۆ پرسیارم کرد کا قادر تاوانیە من خەڵاتەیەم بۆ بەڵێ ڕەنگە ئەمجارە بەوەی ئەوە بیبیستنەوە خەڵاتم بۆ میکردن ئەی چۆن خەمە نەبێ ڕەنگە خەڵاتم بۆ بێن ئەگەر لێرە بیستمەوە خەمە نەبێ ئەوەی تر ئەهاڵە قسێکە بینی خۆیان بێ لای کەس نایڵێن من و تۆشی سەر ئێستا لەسەر شاشەیە گوتمانیترە بێ گویان لێ بۆ مەجای تیانێ بێ ئەوان تۆ سپرایزکەن باش بەڵێ ڕاستە چاوەکە کاک قادر باسی کارە هونەریەکانت بکەین وەگوتت ڕەنگە مەجالت نەبێت کە ئەم ساڵ یاخود ئەم سەری ساڵە مەشغوڵیت و سەرقاڵیت ئێستا کاری هونەریت لە بەردەستایە و کاری نواندنەکەی بێگومان دەمێ بزانم پلانت بۆ ساڵی داهات و چییە جگەلەوە ئێستا ئێمە سەرقاڵی درامایەکین بەنای باران لە نووسینی هاوڕێی بەڕێزم کامەران نووری گوڵاڵە دەرهێنانی برای بەڕێز ئاکۆ عەزیز میرزایە ئەڵبەتە ئەوە زیاتر لە 7 ئەکتەر بەشداری تیاکە زۆربەیان ئەکتەری خاوەن ئەزمونن هیوادارم ئەم کارە بە جوانی بێتە بەرهەمهێنان و جێبەجێکردن و بینەری ئازیز و خۆشەویستمان بیبینێ ئێستا حالیان سەرقاڵی ئەو کارێ باشە هەر لەش ساغ بی و خۆدواتەنی وتە دڵم زیندووە هەر دڵت بە زیندوی بمێنێتەوە و بۆ کوردستان هەمیشە کاری جوان بکەن نەوەکانی دیکە چاو لە کارەکانی ئێوە بکەن من زۆر سپاس دەکەم و ئەگەریش دڵنیام ئیتر ئەگەری تێناکەوێت دڵنیام کە مناڵەکانە بێت دیاریت بۆ بکەن کە دیاریان بۆ کردی بڵێ لە کە دیارێکەوە کردەوە بڵێ ئافرم سۆڤانەگەرە و پرسیارەوە لێ نەکردمە ئەم دیاریانم بۆ ناهەو زۆر سپاس دەکەم ئەم بەیانیە قادر جەلال هونەرمەند لەگەڵمان بوویت لە سلێمانیەوە سپاس دەکەم زۆر بەڕێزم من جارێکی کە پیرۆزبایی لە مرۆڤایەتی لە کورد و لە تایبەت برا کریستیانەکانی هەموو کوردستانەکەم هیوادارم ساڵی داهاتوو بێ بە ساڵی ئاشتەوایی و برایەتی و خۆشگوزەرانی و ئارامی بۆ هەموو مرۆڤایەتی بە تایبەتی بۆ کوردستان دووبارە سپاس بۆیە
ساڵانە پێکاتە ئاینەکانی نیشتەجێی شێخان بە بێجیاوازی لە خۆشی و دووربانە خۆشیەکان یەکتری بەشدارە بن. ئێستاش بە بۆنەی جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح و وەک دەزانن تێرە نزیکبوونەوەی جەژنی ساڵی نوێی زاینێ و هەموو کەس خۆی بۆ ئامادەکات، هاوڵاتیانی موسڵمان وێزیدی سەردانی ماڵە کریسیانەکان کەن. هەر ئەمەیە کە کوردستانی کردو بەلانکەیەک بۆ هەر هەموو ئاینەکان کە بە یەکەوە بن و لەگەڵ یەکتریا جژنەکانیان بە یەکەوە بکەن و سەر لە یەکتری بدەن و بەشدار بن لە بۆنە و خۆشیەکانە بەیەکەوە. هاوڵاتێکی کریسیان ئەڵێت کە ئەم تێکەڵاویە کۆمەڵایەتیە ڕیشەیەکی زۆر لە مێژینەی هەیە لە شێخان. باژارێ پێکڤەژیانی شێخان بە سەدەیان ساڵانە ئێزدی و مسلمان و کریسیان تێدا بە هاورە دژین. لە هەموو جەژن و هەلکەفتاندا باشداری ڕێوەرسمێن هاودوو دەبن. لە ڕۆژێن جەژناش دایکبوونە حەزرەتێ مەسیح و سەرێ ساڵێ ئێزدی و مسلمان لە ماڵێن کریسیانە دەهێندیتن و بەvێ چەندێ کەیف خۆشیەک لە دەفوانە پەیدا دەبا. ڕۆژی ئەولی عید گەلێک برادەرێتمە عید ئیزیدیوێت بوسڵمان هاتەعیدەوە و گەلێک ژوە عرا بەش تەلەفۆنە من کردن گوت ئەمە نەزانی هۆ سەعید یعنی عیدکانوەپە بەرهەندێ بەس تەلەفۆن کردن بەس بۆ هاتن الحەمدولله یعنی مەدیت ڕاستە ماهەندی بوون سپێدێ حتە شەف هاتن بەس گەلە کەیفامە هات چونکۆ تقریبا تەقلیدت بەرێنن تەقلیدت بەرێت کەڤن یەت باب و باپیرە وەختێ چۆنە عیدا ئێکودو و خۆ بۆ خۆشیش چۆنە دەف ئێکودو. لە شێخان چەندین ئاین و نەتەوێن جیاواز لێ دژین بێ فەرق و جوداهی باتنا ساڵان و تەکەزیە لە براتی و یەک دوو قبولکردنێ دەکەن و لەسەر ڕێبازا باب و کاڵا بمینن. پێشیدا جەژنا هەموو مەسیحیەت کوردستانی پیرۆزی دکەین و تایبەت ئێزدیەت مەسیحیەت شێخان بڕاستی ئەم وەک ئێزدی جەژنا برایەت خۆیت مەسیحی پیرۆز دکەینە چینە نکوان و هەر خۆسایکێ جەژنێت بەسڵمانە دەژی ئەم چینە جەژنێتوان پیرۆزی دکەین هەموو هەلکەفتە چی هەلکەفتێت خۆش و نەخۆش ئەم پشکداری خەم و کەیف و خۆشیەت ئێکودود بین چی ئێزدی چی بسڵمان چی مەسیحی دەستپێکی ئەس جەژنا هەمی کریسیۆنên دەبەرە شێخان پیرۆزکیان بە هەلکەفتەش دایکبوونە حەزرەتێ مەسیح معلومە کو جەنابێن گوت زانیتن شێخان دێتەن یاسین پۆرگەیە پێکڤەژیانێ و ئەم هەموو وەکو خێزانێکی پێکڤەجین ئێزیدی مسلمان مەسیحی چجارە ژیما هوزرە نەکریە و ئەvە ئێزیدیە یان ئەvە مەسیحیە یان ئەvە بسڵمانە بەروڤۆژی هەندێ ئەم هەموو وەکو خێزانێکینە ئەتخۆشی و نەخۆشیێتێک ودا بەشداری. حکوومەتە هەرێما کوردستانê هەرتم و هەموو گاوان تەکەزیە لە پێکڤەژیانێ و یەک دوو قبولکردنێ دکا دیسانژ گرنگیەک مەزن تێدات تەڤایە پێکهاتن کوردستانê لەو ڕانێ دو پارێزگەها دهۆکێدا پێکڤەژیان و یەک دوو قبولکردن یا بەهێزە هەروو ساژی پێکهاتن کوردستانê خوداندڕۆل و مافەکی مەزنن لە vێدەرێژی هەموو هەلکەفت و جەژن و سەرساڵên wan بە ئازادی و خۆشی دچنە سەر و ئەف لە چەندین جیها دەهێدیتن و تایبەت لە پارێزگەها دهۆکێ. مەهاشنگالی کوردستان 24 شێخان. جگە لەوەی کە ئەسب لە کارەکان ئەتوانین بڵێن کە یارمەتیدەری مرۆڤەکان بووە لە دێر زەمانەوە جگە لەوەش ئاژەڵێکە کە بە هێمای هێز ئەناسرێت زۆر کەس هەیە کە ئاواتەخوازی ئەوە یاخود حەز دەکات ئەسب بەخێو بکات و ئەسب بەلایەوە سمبولێکی جوانی چۆنەڵێ ئازایەتیە و ئەمە لەلایەو کەسانی کە ئاژەڵ دۆستن ڕەنگە بۆ ئەسپانی کە بێخاوەنن بابەتێکی ناخۆش بێ بەڵام دۆخی ئەسپە بێخاوەنەکانی پارێزگای چەویلگی باکووری کوردستان ژینگە دۆستانی هێناوەتە دەنگ هاوڵاتیان و ژینگە دۆستانی شارۆچکەی کارلیوە لە پارێزگای چەویلک دەڵێن کە ئەسپەکان لە وەرزی هاوین لەلایەن هەندێک لە مەڕداران بۆ گواستنەوەی پێداویستەکان بۆ کۆستانەکان بەکارێنن وەک باسمان کرد لە کاروبارەکان یارمەتیدەری مرۆڤ بوونە لە وەرزی زستان و بەفربارینیش ئەسپەکان بەڕەڵاکرێنی تر پێویستیان پێ نامێنێت و بەڕەڵایانەکەن
هەنێ جارە بدە هۆکاری ڕووداوی هاتوچۆ هەندێک جاریش بەهۆی دەستکەوتنی خۆراک کە ناتوان خۆراکیان دەست بکەوێت مردار دەبنەوە. حاڵی ئەسپە بەڕەڵا کراوەکان لە وەرزی زستاندا دڵدەهەژێنێت. لە پارێزگای چەولێکی باکووری کوردستان ئەو ئەسپانەی لەلایەن خاوەنەکانیانەوە بەڕەڵا کراون بەهۆی بەفر و سەرماوە ڕۆژانێکی سەخت بەڕێ دەکەن. نالەباری کەش و هەوا ژمارەی ئەسپە بەڕەڵاکانی زیاد کردووە و ئەسپەکان دەست لەسەر ڕێگاکان و دەبنەوەی دروستبوونی ڕووداویات و چۆ. ئەسپەکان لەلایەن خاوەنەکانیانەوە لە وەرزی هاویندا لە کاتی کۆچکردن بۆ کوێستانەکانی چەولیک وەک ئامرازی گواستنەوە بەکاردەهێنرێن بەڵام کاتێک دەگەڕێنەوە لەگەڵ خۆیان نایان بنەوە لە کوێستانەکان جێدەهەڵدرێن لە هەلومەرجی سەختی زستاندا بەتەنیا لەوێ دەمێننەوە. بەردەوام داوامان لە خاوەنی ئاژەڵەکان کردووە خاوەنداریەتی ئەسپەکان بکەن و پێویستە و ئەسپانەی لە وەرزی هاویندا بەکاردەهێنرێن لە مانگەکانی زستانیشدا بەڕەڵا نەکرێن. ئەسپەکان کە بەهۆی نالەباری کەش و هەواوە برسین هەندێکیان ڕوبەڕووی مەترسی ڕەقبوونەوە بوونەتەوە و هەندێکیشیان ڕوبەڕووی هێرشی ئاژەڵە دڕندەکان دەبنەوە. بۆ هیواییکە ڕۆژێکی خۆشتان لەگەڵ ئێمە دەست پێ کرد بێت لەش ساڵ و تەندروست بن کۆتاییمان بە پرۆگرامی ئەم بۆمان هێنا هیوادارم کە بەدڵتان بێت تا بەیەگەشتنەوەیەکی دیکە خاتان.